خۆشەویستان سڵاوتان لەبێت هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە هاوڕێمان بن سەرەتاش سەردێڕی چەند هەواڵ. تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم بۆ سەر کۆڵبەران، پەیمانوێکردنەوەی ئازادی خوازان لەسەر مەزاری موختار ئەحمەدی، ناڕوونی چارەنووسی شێرکۆ میرەکی لە بەندیخانەی ئێڤین، کوژرانی کچێکی تەمەن 17 ساڵ بە پاساوی شەرەف لە سەردەشت، بەردەوامی ناڕەزایەتی و مانگرتنی گشتی هاوڵاتیانی بەلوچ، چوونە سەرەوەی ڕێژەی دەست بەسەرکراوان لە شاری زاهێدان و بایکوتی فروشکای ترنیدۆڵ لەلایەن خەڵکی تورکیا. دەستپێکی هەواڵەکان. تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم بۆ سەر کۆڵبەران. ڕۆژی شەممە 8 مانگی ڕەزبەر هێزەکانی ڕژیم ڕاستەوخۆ تەقەیان لە کۆڵبەران لە سنووری هەنگەژاڵیبانە کرد. کۆڵبەری هێمایەک لە چەوسانەوەی چینێکی هەژارەکە شێوازی جۆرەجۆری ستەم لەخۆ دەگرێت. ئەو دیاردەیە نیشانمان دەدات کە لە چەدۆخێکی نالەباردا دەژین. مرۆڤ ناچارە بۆ دابینکردنی پارویەکنان ڕوو لە ئەو پیشە سەخت و پڕمەترسیە بکات. بارودۆخێک کە دەسەڵات بە ئەنقەست بەسەرچینی هەژار و زەحمەتکێشی کۆمەڵگادا سەپاندوویە تاکو لەو ڕێگەوە بە هەموو جۆرێک خەڵک بچۆسێنێتەوە. ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی قەناعەت بەوەش ناکات و خەڵکانێک کە ڕوو لە پیشەی سەختی کۆڵبەری دەکەن دەداتە بەر دەستڕێژی گولە و بنەماڵەکانیان تووشی دەیان کێشەی مەعیشەتی و کۆمەڵایەتی دەکات. پەیمانوێکردنەوەی ئازادی خوازان لەسەر مەزاری موختار ئەحمەدی. ڕۆژی شەممە 8 مانگی ڕەزبەر ژمارەیەک لە دادخوازانی مەریوان ڕایانگەن کە بۆ بەرزڕاگرتنی یادی هەمیشە زیندوو موختار ئەحمەدی لەسەر مەزاری ناوبراودا کۆ دەبنەوە و پەیمان لەگەڵ ئاواتەکانی نوێ دەکەنەوە. خەڵکی ئازادی خوازی شاری مەریوان هاوکات لەگەڵ نزیکبوونەوە بە ساڵ ڕۆژی گیانبەختکردنی موختار ئەحمەدی بە تەقەی هێزەکانی ڕژیم لە ڕەوتی شۆڕشی ژینە بەڵێنیاندا کە لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە کۆ ببنەوە و ڕێز لە بیرەوەریەکانی بگرن. ناڕوونی چارەنووسی شێرکۆ میرەکی لە بەندیخانەی ئێڤین. بە دوای تێپەڕبوونی 1 ساڵ بەسەر کاتی دەست بەسەرکردنی شێرکۆ میرەکی لە زیندانی ئێڤینی تاران، چارەنووسی ئەو هاوڵاتیە بە ناڕوونی ماوەتەوە. بەپێی راپۆرتەکان شێرکۆ میرەکی خەڵکی شاری دێولانی سەر بە پارێزگای کوردستانەکە لە ڕەوتی شۆڕشی ژنژیان ئازادی دەست بەسەر و ڕاگوێزی بەندیخانەی ئێڤینی تاران کرابوو. جێگە ئاماژەیەکە ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکۆتن لەگەڵ بنەماڵەکەی پێبەش و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. کوژرانی کچێکی تەمەن 17 ساڵ بە پاساوی شەرەف لە سەردەشت. ڕۆژی شەممە 8 مانگی ڕەزبەر کچێکی تەمەن 17 ساڵی خەڵکی سەردەشت بە ناوی فاتمە محەممەد پەناهی لەلایەن ئەندامانی بنەماڵەکەیەوە بە پاساوی پاراستنی شەرەف کوژرا. بە پێی زانیاریەکان فاتمە محەممەد پەناهی تەمەن 17 ساڵ و خەڵکی گوندی مارەغانی سەر بە شاری سەردەشت کە ساڵی ڕابردوو بە زۆر لەلایەن بنەماڵەکەیەوە بەشودرا بوو، ئێوارەی هێنی حوتی ڕەزبەر لەلایەن دوو ڕزربرای خۆیەوە بە پاساوی پاراستنی ناموس و شەرەف و بە کەڵک وەرگرتن لە چەک کوژرا. بەردەوامی ناڕەزایەتی و مانگرتنی گشتی هاوڵاتیانی بەلوچ. ڕۆژی شەممە 8 مانگی ڕەزبەر خەڵکی ئازادی خوازی بەلوچ لە ساڵیادی هەینی خوێناوی زاهێداندا دەستیاندایە مانگرتنی گشتی. بە پێی راپۆرتەکان خەڵکی بەلوچستان وێڕای میلیتاریزەکردنی شارەکان و هەڕەشەی توندی ناوەندە ئەمنیەتیەکان بە مانگرتنی گشتی پشتیوانی خۆیان لە بنەماڵەی گیانبەختکردووان دەربڕی و لە هێندێک ناوچەش لاوانی ئازادی خواز بەداخستنی شەقامەکان دژ بە ڕژیم دروشمیان وتەوە. چوونە سەرەوەی ڕێژەی دەست بەسەرکراوان لە شاری زاهێدان. ڕۆژی شەمە 8 مانگی ڕەزبەر هاوکات لەگەڵ ساڵ ڕۆژی هەینی خوێناوی هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم هێرشیان کردە سەر ماڵی ئازادی خوازانی زاهێدان و زیاتر لە 6 کەسیان دەست بەسەر کرد. بە پێی راپۆرتەکان لە ڕۆژانی هەینی و شەمە کە خەڵکی ئازادی خوازی بەلوچ خۆپشاندان و مانگرتنیان بەڕێوەبردبوو، بەلانی کەم
30 کەس بە تەقەی هێزەکانی ڕژیم بریندار و زیاتر لە 60 کەس لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزران. شایەنی باسەکە ناسناوی 30 کەس لە ببورن لە بەندکراوان بۆ ڕێکخراوی حاڵوەش ئاشکرا کراوە و ناسناوی ئەو 30 کەسەکەی دیکە هێشتا دیار نییە. بایکوتی فروشکای ترێندیۆڵ لەلایەن خەڵکی تورکیا. ڕۆژی شەممە هەشتی ڕێزبەر کارزارێکی بەرین بۆ بایکوتی فروشکاکانی ترێندیۆڵ بەهۆی لە سەرکاردەرکردنی کرێکارانی بەشی ئەنبار دەستی پێکرد و بە هەزاران کەس پەیوەست بەو چالاکیە بوون. بە دوای ئەوەی کرێکارانی زنجیرە فروشکاکانی ترێندیۆڵ هەوڵی دامەزراندنی ڕێکخراوەی سربەخۆی کرێکاریاندا بەڕێوەبەرانی شرکەت کۆمەڵێک کرێکاریان لەسەر کار دەرکرد. بێکارکردنی کرێکاران کاردانەوەی توندی کۆمەڵگای لێ کۆتوێتەوە و ژمارێک لە کەسایەتی سیاسی مەدەنی و هونەریەکانی ئەو وڵاتە پشتیوانی خۆیان لە کرێکارانی ناڕازی ڕاگەیاندووە و پەیوەست بە کارزاری بایکوتی فروشکاکانی ترێندیۆڵ بوون. بەڵێ خۆشەویستان، هەواڵەکان پێشکەشکران فەرمون بۆ بینینی درێژەی بەرنامەکانمان.